ساڵتان لەبێت هیوادارم هەموو لایەک باش بن لا گەنجینەوە لەگەڵتان بەردەوامین دوای ئەوەی لە مانگی ڕەمەزانی پیرۆز با کۆمەڵێک بەرنامە لەگەڵتان نابووین کۆمەڵێک گەنجمان دوان کۆمەڵێک ئەزمموی نوێمان خستە بەرچاوتان گەنجینی ئەو گەنجانەمان بۆ ئێوە خستە ڕوو کە هەم بۆ دنیا و هەمیش بۆ قیامەت خوان ئامادە کردبوو لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزش من و هۆنیا لەگەڵتان بەردەوامین گەنجینەتان پێشکەشەکەین وا لەگەڵ کۆمەڵێک گەنجینێدا لە زمانی گەنجانەوە ئەزمونەکانیان ئەخێنە ڕوو و کۆمەڵێک گفتوگۆی نوێ لەسەر کۆمەڵێک بابەت بە بوارێکی فراوان گفتوگۆ دەکەین ئێستاش ئەچمە لای ئەو گەنجانەی کەمڕۆ لەگەڵماندا بۆ ئەوەی خۆیان بناسێن و دواتە گفتوگەکانمان بەردەوامە بەخێربێن 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 بە دکتۆرە شنیار لە تۆ دەست پێ بکەین ساس دەکەم لە نیاخان سپاستانەکەم بۆم هەلاکە بۆمەتان ڕەخسانوە من دکتۆرە شنیارم خريجي كوليجي بزيشكين كوليجي بزيشكين تطور كردو أمصال الحمد لله هم لقل بيشة طبك لقل دينيشة الحمد لله سباس بخير جورا خريج إنه أجد توزش بحر أرين بريوة باش الصافة دكتوريان دكتوريان دستان خوش به برنامج زور سپاسی هم هلاکم بو اما من نام لنیایا لنیا لطیف لکولجی پزیشکی دان تاوم کردو سالی 2023 وكو دكتورة فرموي الحمد لله لقل جامعة ولقل مكتبش حتى بردامي كمان هبوا لقل قرآن وقشتنا تحديك الحمد لله بفضل خواهي قورة طبعا دوي ممصاكان مان و بأستشى الحمد لله هر بردامين بعض جارك كما بي بعض جارك زيادة بي إن شاء الله بو هواي لم برنامج بتوين إسفايق جيني إما خوش حاضرين بناسينيو طبعا أجر باسك لا گرنگی پێگەی ئافرەت و مسلمان بکەین کەسایەتی ئافرەتی مسلمان بکەین ئێمە جوانترین نمونەمان هەیە هەر بە نمونەدەیەکی مانداران عایشەی کچی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ نمونەیەک بووە لە شەرعزانیە لە داناییە لە ئەحیایە لە زانستە تەنانەت لە توبیشە ڕۆڵی هەبووە ئافرەتێک بووە کە بەڕاستی نمونەی ئافرەتان بووە و هەر ئەویش زیاتر لە 2200 فرمودەی لە پێغمبەرمانەوە دوودی خوای لەسەر بێ گێڕاوەتەوە جا ئەوەی کە ئێمە لە مێژووە هەمانە بۆمانە سلمێنێ ئافرەتانی مسلمان هەر زۆر لە کۆنەوە ڕۆڵ و پێگیان هەبووە بەڵام ئێمە هەر لە مێژووە نامێنینەوە لە سەردەمی نوێشان نمونی زۆر جوانمان هەیە و ئینشاءڵڵا گەنجینا بێتە دەرفەتێک بۆ پیشاندانی ئەو نمونانە و ئێمە ئەمڕۆ دوو خانممان لەگەڵایە کە هەردووکیان لە بواری طبیە خۆیان بینیوەتەوە هەرچەنە بوارەکەیان جیاوازە یەکیان لە پزیشکی گشتیە یەکیان لە پزیشکی دانایە بەڵام هەردووکیان لە کەرتی تەندروستیا ئیشەکەن و ئەرکێکی پیرۆزە ئەو کاتێک کە ڕەنگە ئێمە ها زۆر بمان ئەم قسەمان بیست بێ ئەو کاتێک کە ڕێگریان لە ئافرەتێکە کرد کە بخوێنێ باشە لە داهاتووە هەر کە ئافرەتەکانی خۆیان نەخۆشەکە و ئەچوونە نەخۆشخانەکانە و پرسیاریانە کرد کوا دکتۆری ئافرەتمانەوێ بەڵام سپاس بەخۆی گەورە ئێستامە لە سەردەمێکین کە چەندین خانم نمونەمان هەیە لە بواری پزیشکی خۆیان بینیوەتەوە و دڵیام ئەم خانمانش ئینشاءڵڵا نمونەیەکنەوە و جێدەستیان دیارە بێ حەزەکەین ئێمە ئەزمموی خۆتانمان بۆ بگوازنەوە حەزەکەم باس لەوە بکەن کە چۆن بوو سەرەتاها لە بوارە خۆتان بینی و پاشان باسی زیاتری گفتوگۆهاکەین لەسەر خۆ پێگەیاندن و دروستکردنی کەسایەتی ئافرەتی مسلمان دکتۆرە شنیار نازانم هۆنیا خان وڵی الحق خۆی هەموو شتێک یعنی چوونە بەشێک خوێندن پۆلی دوانزە لە وڵاتی ئێمە دەستێ کاتوانین بڵین تر ئەو هاوینەی کە ینی دوانزە تەواو ئەبوو چەند شتێک لە مێشکما بوو ئەمە گیان ئەچمە هەندسەی ینی ئەندازیاری پرۆگرام سازی یانە چوومە ئەچمە تو ئامتر ئەو جوانە مەجای دیانی هەرەوە بم ترسپاس بخۆی خۆی گەورە ینی فەزلی لەگەڵا کردم دەرەجەی ئەو بەشەم هێنا ترسپاس بخوا ڕۆشتم چەند ساڵێکە لەگەڵێ ئەڕۆم الحەق پێش پۆلی دوانزە من هەستەکەم ناڵێک بووم بەڵام کە دوانزە تەواو بوو چوومە جامعە چەندها کەسی جیاواز دەبینی لە باگراوندی جیاوازە لە بۆچوونی جیاوازە تر ئینسان وردە خۆی شتێ بۆ خۆی خۆبژێرێ لەگەڵیا ئەڕوا تر هەستەکەم جامعات تەنها شتێک نەبووە بۆ ئەوەی بڵێن من طب خوێندووە جامعە بەشێ بووە لە دروستکردنی کەسایەتی ڕاستە ئێمە پێشتریش لە ئایلەوە بەجددی ئایلە زۆر گرنگە بۆ ئینسان باگراوندی ئایلی پەروەردی ئایلە هەبێت ئینسان بەجددی ینی کە تووشە ناو جامعەوە یان کۆمەڵێکی گەورەوە کە لە چەند باگراوندێکی جیاواز بە خەڵکی لێبوو ینی ئاسانتر ئەتوانێت
شتێ بۆ خۆی هەڵبژێرێ کە لەگەڵ خۆی و باگراوندەکەی خۆی ئیش بکات. بس بۆچی ئەو دوو بەشە یعنی طبعا لەگەڵ پرۆگرام من پێشتر لەگەڵ بەشی پزیشکی و یعنی علمی پزیشکی هیچ دەورێکم نەبوو، یعنی هیچ شتێکم لێ نەئەزانی. نایوەکوانە نەبووی کە بڵێ لە مناڵیەوە خۆمە کرد بە دکتۆر و میانەکانم بەڕێ بێچانەوە لە بەش یعنی لە ڕووی کۆمپیوتەر و ڕخستنەوەن ئەم تا ئێستاش موبایل و کۆمپیوتەر و چاکنشتی عایلەی خۆمان و دەوروبەریش یعنی عایلە گەورەکەمانی بووی هەری خۆمە ئەوشان هەری خۆمە یعنی الحەمدلله لەو ڕۆ دەستم زۆر بوو بۆیە ئەزمەکە یعنی بچمە ئەوێش ئەبم یعنی لە شوێنەکە ئەوم شوێن دەستی خۆم دەرەکەوێت. دکتۆرە شنیا قسێکی جوانی کردی من زۆر جا تەلەبەی دوانزەوەها ئامادەیوانەیە نەلام ها کێشان هەیە لەگەڵ ئەو قۆناغە ئەڵەم وەڵاهی ڕاستە قورسە ئێستا بەس بڕواکێ لە دوای زانکۆ ژیان دەست پێکە ئەنجازانی ینی گەشتی بەچی ئەو کاتە زۆر قورسە لەبەری تۆ ڕوبەڕۆیەویتەوە کە خۆت بنیادنێ یانی تر ئەتاو ئەگەیتەوە قۆناغە. دکتۆرە شنیا وڵای هەرەوە بووتم ئەمە نیە هەر خوێندن بێ جامیعە زانکۆ هەر ئەوە نییە شتێ بخوێنیت و تۆ لە کۆتاییە وەرەقەیەکت بنێ و بڵیت تۆ تەواو ئەو شتە خوێندەوە بڕۆ ئیشکە. زانکۆ یەکێکە لەو قۆناغە گرنگیانە ئینسان پێ ئەگەیەنێت بۆیە هەتاوەکو بەڕەئی من بەڕەئی خۆم هەتا تێکەڵبی لەگەڵ خۆکە ئەقیچێکە ئەمە چینە کەس لەگەڵ کەسێکا بەس تێکەڵبی مسلمان بێ لەگەڵ هەموو تێکەڵ بە تۆ فکری هەمووی بخوێنەرەوە بەڵام ئەوە نەبێ بەبێ بنەما یعنی ئەوە نەبێ هەر تێکەڵبیت و هەرزەیانە سەیری شتەکە بکەیت تێکەڵ بوو بیخوێنەرەوە باگراوندەکە زانە ئەم کەسانە ینی چۆنن بەجددی من چەندەها کەسم بینیوە دیندار بوون و کەسانێکی زۆر زۆر سەرکەوتوو بوون چەندەها کەسیشم بینیوە لە ڕووی دنیەوە زۆر ئەوە نەبوون بەڵام سەرکەوتوو بوون لە شتی ترە یعنی ئەتوانیت لە هەموو شتێکیان یعنی لە هەر شتێک تۆ هەموو شتێکی شتێک وەرگرە و ژیانی خۆت سوودی لێ ببینێ ئەوە هەیە سواز بخۆ یعنی ئەزمموی زانکۆی من ئەتوانم بڵم مێکێک بۆ لەو 6 ساڵی کە ینی زۆر مرتاح بووم جا لەگەڵ ئەوەشە من مەرحەلەیەک لێ دووهۆک بووم سواز بخۆ لەگەڵ کۆمەڵەکە ساتێکەڵ بووم لەگەڵ خەڵکی شارێکی ترا ینی بەجددی زۆر زۆر جیاوازن لە خۆمان جیاوازە زمان جیاوازە ینی شێوەزارەکە لەوێ جیاوازە لەگەڵ ئێمەیە تێکەڵبوونی خەڵکەکە کۆمەڵ ینی جیاوازە تەبیعەتەکان زۆر زۆر جیاوازن بەجددی ئینسانی زۆر زۆر باشی ترا بوو ینی شارێک بوو زۆر بەدەمەوە هاتنی هەبوو بۆ ئێمە من تا ئێستش چەندەها کەسی تیا پەیوەندی نزیکمانەیە زۆر زۆر خۆشحاڵ بووم لەگەڵیانە ئەو کاتە سواز بخوا کە هاتیش مۆسلێمانی چەندەها کەسی باشە ماسی لە زانکۆ ینی ئەمانە هەستەکەم یەکێ بوون لەو بەردی بناغانە کە بۆ کەسایەتی من ینی ئیشیان کاریگەری هەبوو جاڵێ دائیمەن بێجگەر لە کەسی پسپۆر ئەها شارەزە پرسیار لەو کەسە بکە کە ئەزمموی کردووە ئەو کەسی کە ئەزمونونەکە بڕوا بکە هێندەی زانیاری پێەیە چونکە خۆی بە شتەکە ڕۆشتووە جاریوە دوو هێندەی شارەزاکە شتی پێ ینی توانی ئیسادی لێ بکەیت جا و ئەزمموی کە باست کرد کە لە شارێکی تر و لە ها ناوچێکی تر کردوتە ڕەنگە نزیک بێ بەلامانەوە بەس ناچونکە کللتورەکەیان ها شێوازی تاند شێوەزارەکەیان جیاوازە بۆ تۆ کاریگەری هەر هەبووە تۆ لە ڕاستی ئەوەی من بە ئێستاشەوە ئەڵێم ینی مەرحەلی پێگەیشتنی من حتا لە دوای مەرحەلە دوی جامیعەوە بوو چکە من بیرمە بە مناڵی زۆر حروکە ئەو بووم ینی یەکەم کەس لە کۆڵانێکیا لە دەرەوە بوو بێ من بووم یان یەکی نیوەڕۆم لە دەرەوە بووم تا چواری هاوڕەکان مەکرد بزەبت بێنە دەرەوە ینی ئەو نم حەز لە یاریکردن و بینمە حتا پۆلی نۆش من لا گەڕک بووم يعني بونو أنا كنت حوالي جانزش هم هو بجدي بنلم في جامعة بنلم في جامعة وجا طاوت كنت ما وقناهم يعني بجدي أوش دورة بينا بلي عائلة الحمد لله لولا أنا زور زور يار ما تقدر أوبون بير ما لبولي حوت شو ما تبشي لبركردني أو منطقية كليبون بس ها يعني أو ياري كردنو قرقو أو كبردوام لبيا بيجينجيكي كورترو أكاديمي ترى كنا كان ينتني يقلي بخوض من الله كان كتلا تمني خون بنقورب وبنيارينا ينجمنا شو لقوا من الله بشجعنا يارينا كده أنا هاتنا درا حسب دكتور شخصك بيشتي جتم عائلة زوجة يعني استاذ بخواي جورا بيرمنا لقرك كمانا يعني من قرك كمان في شيء تيا وجنب شيء تيا كسلك تناخذ شخصية كده وتبغى لا بس أجولي كم لا ما بس ياري فوق شان كردوا بلام شو كعائلة فروردي كده الحمد لله يعني فضل خواي جورا يعني اشتهينا خوشنا برجع قصير كتب وتريان اشتغل سدوق يعني خرز به صاز بخو جوازي مسلمان هسه كم لو صاز بخو دايم بجدي أولا أنا زوزو شكري خوايا ك من بعد زجاجة كبير لوا كما علم أكبون من لعائلة كبو معيوك أو أواني كلا دروا يولات بومنا
لە ئەمریکایان لە وڵاتانی ئەوروپا کە تازە مسلمان ئەبن و لە تەمەنی 23یەکانان چۆن تەعاملەکەن لەگەڵ دەوروبەریان من خۆم خەمە شوێنی ئەو قووەتی ئەوم نییە بەجددی بۆیە ئایلەکەم بەجددی دایم پاڵپشتووە دایم شکری خواکەم لەسەر ئەوە بۆیە بەجددی ئەوە ئایلەکە بڵێ بۆم نەتاپۆلینەوە لە گەڕێبووم بەس ئایلەکە زۆر دەورە بینێ پەروەردەیەکی بنەڕەتیم هەبووە لە ئایلە بەس بۆ لایانی طبەکە لە مەرحەلە لە پۆلی چوارەوە چواری ئەدادیە باڵێن پۆلی دە ئەوە چوو بۆ مێشکمەوە کە من حەزم لە طبە بەس طبێکی ئەوە ناکەبوون لە طب عامێکی پیور بێ هەر لایانی نەخۆشی و ئەوانە بێ زۆرم حەز لە قیاسات و ئەوانش بوو بیرمە لە پۆلی حەوت کە ڕاهێنانمان حەل ئەکرد 5-6 پاڵوو یەک شتێکمانە کرد من دانیشتم بەڕاستە بە گۆشەپێ و لە ناو دەفتەرەکەشمان ڕێک دقا و دق ئەوم درستە کردەوە لە ناو کتێبەکە یعنی حەزە لە وردەکاری بووە یان ئەسنان چکە هەندسەی میعماری تۆزێک کەمتر بەس ئەمەد بوومە ئەسنان وەرم نەگرێ ئەچمە میعماری زۆرم حەز لەو لایەنە بوو چکە ئەسنان تقریبان هەم هەندەسە هەم طبی تێکەڵ کردووە لەو لایەنە و کبیریشمە کردەوە لەوەی لە چاو طبعاە تۆزێک کاتەکەم زیاتر ئەبێ بۆمە لایانی ماڵەوە لایانی بوومە بە ئێستاشەوە ینی لایانی قورئان تەلەبەکانم الحەمدولیلا لەو لایەنەوە زۆر یارمەتی دەرم بووە ئیتر ینی لەو لایەنەوە بوو کە بیرم لە ئەسنانە کردەوە ئەو لایەنانم زۆر ئەخوێندەوە ئەوەی کاتم هەبێ هەم طبی تیا بێ هەم هەندسەی تیا بێ الحەمدولیلا خۆی گەورە ئاسانی کرد دەرەجەی پۆلی شەشیشم بەو ڕادەیە زۆر نەبوو چکە ئەو ساڵی خۆمان کە پێکەوە وەرگیراین لە پۆلی لە جامیعە با بڵین من 96م هەبوو بۆ ساڵی ئێمە کە سەیی نەبوو 96 زۆر بوو بەڵام ئەچوومە هەر شوێنەکانوت تۆ بە 96ەوە لە ئەسنان وەربگیری وەرناگیری هەر بە تەمەی معماریشمە بە خۆی دەرەجهێنانەوەی ئەو ساڵە کاریگەری بە لەسەر داغڵبوون بەس شتێک زۆر مهمە بەلامەوە لە ئێستایا ڕەنگە جەماعەتی پۆلی 6 ئێستا ئیسپایی لێ بکەن یەقینی تەواوەتیم هەبوو کە لە ئەسمان وەرەگیرم کە دوعام ئەکرد یعنی تەواو یەکلا بوو کە لە ئەسمان وەرەگیرم چکە چەند جارێک بۆمە لە دوعای شۆنۆژ و چەند نیشانەیەک مەبینی لە ڕۆژانەیە کە خۆی گەورە پێت ئەڵێیان ئەتاو ئەوەمان بۆ تەرتیب کردووی هاتبوو مەسەر شارەکەم وت قەینا خۆیگەن مادام ئەسنان مەیتێ کە هێشتا دەرەجە ینی جامیع زانکۆڵین ئەنجامی نهاتبووە وت قەینا خۆیگەن مادام لە ئەسنان وەرەگیرم با شارەکە بە دڵی خۆت بێ کامەی خێری تایە و بزەبت واش بوو ینی الحەمدولیلا سلێمانی بۆ من هەم مامۆستاکانم زۆر یارمەتی دەرم بوون هەم لە ناو عایلەکەشا بووم بۆ لایانی پاڵپشتی و ئەوە ئیتر لەو لایەنەوە ینی بەجددی ئەویان فەزلی خوایە بەڵام بۆ لایانی طبەکە کە چۆن چوومە ناو پرۆسەکە ئاهی بوو جا هەر لە مناڵیەوە کە لە دایک ئەبین پێگەیاندن و پەروەردەکردنمان لەسەر دایک و باوکمانان جا تا قۆناغێکە دوای ئەو قۆناغە پێگەیاندن ئەکەوێتەوە سەر خۆمان پێ بگەێنین خۆ پێگەیاندنەکەمان دەور ئەبینە چ لە سەر ئەوەی کە خۆمان چەنێک هەوڵ دەدەین چ لەوەی کە چواردەور و بارودۆخی ئەو شوێنەی کە تیایان چۆن کاریگەری ئەبێ لە سەرمان جا لە ئێستا کۆمەڵێک کەس هەن کە هەم بە خراپەش هەمان کەسەکان هەمیش بە باشە کە خۆیان کرۆتە قودوە و خۆیان کرۆتە پێشەنگی خانمان بەڵام گرنگە کە ئەگەیتە ئەو قۆناغی کە خۆت پێگەێنی کێ ئەکەیتە پێشەنگی خۆت یعنی بەجددی زۆر گرنگە کە خۆت چەندێک هەوڵ ئەدەیت و ئەو کەسێش کە تۆ چاوی لێ ئەکەیت چەندێک گوزەت ئااتێ بۆ ئەوەی تۆ خۆت پێگەێنیت ئێوە تۆ کێتان کردبووە قودووە بێگومان لە ئاینی پرۆزی ئیسلامیشدا کەسانێکی زۆرمان هەیە کە ئەبێت پێش ئەوەی کە ئەم کەسانی ئەم سەردەمی ئێستا بە قودوە بزانین ئەوان لە پێشترن کە بە قودویان بزانین ئەوە چۆن ڕوانی بوتانە ئەو خۆپێگەیان و خۆتان هەوڵتاندا و خۆتان پێ بگەێنن والله لن يأخذ الحق من نبوتم وكوتيشم كسرتا أتشينا جامعة أتشينا زانكو زور وكو بيجشتن ومان نبوه جاي وسألي كم صالي دومي جامعة أشتكي وبخد يارينا في بلام زور جار هذا ما أكساني دورو بري خم قدوة بمن شوني رفيقكم بيني ولا اشتغال من باشتر بوا سيرم كردوه هر جایی وابو یعنی هستم کردوت وانم یعنی بگم پی نمیشکی خواهم بخوام دام نام لگلم کسر پیش بکی اکم بخوشیم هر نوتوا نمیشکی خواهم پیش بکیم نگلا کروی سو پی بگم قیچه که اما پیگایم نبخوام داری حسودی و نی اماله و فی ذلك فلیتنافس المتنافسون وجدي لكاري باشا مرجني هدي لكاري باشا قيتك العلم لا هشتێک هذا الذين بۆی حاصل کە هەڵم ماوە بە کەسێک بگەمەوانە ئەوم کردووە قدوە بۆ مەسەڵەن بۆ دین کەسێکم کردووە بۆ سعیکردن و دواڕۆشتنی عیلمەکە کەسێکم کردو جایوە مامۆستایەکی جامیعەم کردووە عایلەکەی خۆم جاریوا بووە
لە کۆمەڵێک مەسلەی دەرونی و ئاجاری وە بەجددی ئەلحەق بمانەوە نەمانێ خوێندنی بەشە تووبیەکان بە ئام زۆر قورسە جایوا ئومێ دەبی جێ دایکی خۆم نانی کردو بە قبولەوە دایکم هانیا و توتی بیری لێ مەکەرەوە ئەوە حاصل یعنی لە هەر چۆنە بێت سمێتەوە سەر خەتە ڕاستەکە بۆ یعنی لانێم زۆر بەتاقەت نەبم زۆر ینی خراپ نەبم لە ڕووی دەرونیەوە زۆر جار ئەکرێت ئەها کەسەکان خۆیان کاتە بە تەنیادا ئەنیشن بیر ئەکەنەوە نفسی خۆیان بێ بە قودوی خۆیان بەس بەلایانی چاکەیە خۆت بیر ئەەکەیتەوە من بۆچی ئەو زمانە فێر نەبە من بۆچی نەچم بۆ دەرسێکی قورعان من بۆچی لەگەڵ ئەو کەسەیە نەگەڕم کە زۆر دەرەجەی باشە و کەسێکی بە ئەزمون ینی هە زۆر جار ئەتوانی خۆشی بە قودوی خۆ من خوشکە بچووکەکەم بۆ فێربوونی زمانی ئەو قودوی منە چۆنی ڕۆژەکە ئاوا پێم وتم وانە بۆ فێری فلان زمان نابی بخۆ ناچی فێری فلان زمانکەی من خۆم حەزم لێ بۆکو حەز بەڵام جورئەتی ئەوم نەبووی دەست پێ بکەم ماشەڵای لەبێ و کاتی کەرەنتینەکە بوو لە 6 مانگە ینی ئێستا کامل بوو زمانە قس ئەکاتێشینی لەماوەی 6 مانگە زۆر پێشکەوت بوو ینی ئەو کردی بۆ من نەمکرد ئێستا منی جوردەوە ینی خەریک بووم لەگەڵیا تقریبا لەم چەند ڕۆژەیە نەخۆشێکمان لا بوو بۆ زمانە قسەیە کرد بزمانی خۆیان قسەیانەکە زۆر خۆش بوو تورکی بوو بەڵێ حەزمە کرد فێر ینی بەجدی زمانی عەرەبیە ئینگلیزیە تورکی تورکمانی لە وڵاتی خۆمانە تا حەدێکی باش بۆ ئیش پێویست پێی ئەبێ چەندەها خەڵکمان هەیە لەو شوێنانەوەی وڵاتی خۆمان ینی سپاس بخوا شاری خۆمان بەتایبەتی شاری سلێمانی شارێکە کە نەخۆشی دەرەوەی زۆر بێت سپاس بخوا ینی بەجددی هەستم ئەکرد ئەوە پێویست بێ بۆ ژیانی من تا حەدێکی باش لەگەڵا خەریک بووم هەر لەسەر قودووە ینی باسمان کردو چۆن پێش بکەوینە ژیانە برج نییە قودووە هەر ئینسانە بێت ئەکرێ کۆرسێک کە ئەی خوێنیت کۆمەڵک ڕێگەت پیشان ئایا لە ژیانە ڕاست ئینسانە بوویتێتەوانێ بەڵام ئەمە لە مێشکی تەنایەک ئینسانەوە نەهاتووە کە کۆرسێکدا ئەندێ بەجددی پرۆگرامێکی گەورەیە چەندها باگراوندی هەبوو کراوە بەم پاکێجە ئەم کۆرسە ئەکرێ بیکەی بە قودووە بیکەی بە بەرنامە لە ژیانی خۆتە لەسەری بڕۆیت بە دڵنیاییەوە وەروە سپاس بخۆ ینی منیش و دکتۆرەش هەر پێمانە بە ڕێزیشتان سنتەرە قورئانەکە بەجددی مامۆستای زۆر باش بەڕێز شارەزا لە دینی تایە کە پێ قودوە بن ینی من شخصی خۆم مامۆستاکانم زۆر هاوکاری من بوون چەند جار هەر پێش بەرنامەکە باسم کرد 6 مانگ 7 مانگەوێ من لە یەک جزئی ئەخیری قورئانە بۆ قیرائەکەم ئەوەی پێشترم الحەمدولله لە کاتی تەلەبەتیە تەواو کرد بۆ قیرائەی دۆمیان 6 مانگیشە بێ مەجالی ئەوم نەبوو من ئەو جزئە تەواوکەم مامۆستاکەم ئەم هەفتەی پێشوە تەلیفۆنی بۆ کردمێت یەڵە با دەست بکەینەوە هەندانێکە دووبارە دوو ڕۆژ زۆر ئەوە بین ینی مامۆستاکانی ئەو سەرتەرانە ئەگەر خۆت ئیهمالیەکەت هەبێ خۆی بدەم تۆیە وازان سپاس بخۆ هەردووکیشتان لە سنتەر یەکتان ناسی بوو لێش ئەزمونتان هەیە حەزەکەم باسێکی ئەوە بکەی دکتۆرە ڕێک لەسەر قودوەکە پوینتێکی زۆر جوانی باس کرد دکتۆرە یەکێک لەو شتانی کە بەجددی پێت ئەگەیەنێ ئەوەیە ژینگیکی وا بڕخ ئەگەر نەشەبێ وا بیڕەخسێنی بۆ خۆت کە مەجای پێگەیانی زیابێ بۆ نمونە ئەکرێ بۆ من تۆ هاوڕێی زۆر باشت نەبێ بەڵام چالنج دروستکەی لە بینتانە بڵێ یەڵا با فلان سوورە لەبەرکەین فلان ئەگەر بۆ مەلایانی دینیەکەش نەبێ فلان بابەت سعیتیا بکەین پێکەوە ئیتر ئەم پێشبڕکێ لە بینی یەکە زۆر یارمەتیدایەکێک لەو شتانە کە دکتۆرەشم لێ ناسی مخەیەمێکی یەکڕۆژی بوو بۆ لەبەرکردنی قورئان دکتۆرە و مجموعەیەک کچی کە بووین لێ ینی زۆر الحەمدولله یەکێک بۆ لەو شتانەی کە بەجددی توانای حفظی خۆمی دەرخست لە لای خۆم کە بەعزجارێ بە خۆت ئەڵی من ناتوانم ئەو لە لەبەرکەم لەماوەی یەک ڕۆژیان لەماوەی هەفتەیەەکە بەس کە ئەچتە ئەوێ ژینگەکە بینی هەمووی لەبەرەکە توش شجاعبی ینی بڕێکی زۆرمان لەبەر کرد هەر هەمومان نەک بەس من الحەمدولله ینی یەک لەو شتانی کە بەجددی زۆر پێت ئەگەێنێ ئەوەی ئەو ژینگیە بڕەخسێنی بۆ خۆت ئەگەر نەشەبێ ئیتر لە هاوڕێ بێ بۆ سنتەرێکی قورئان بێ کورسێک بێ شتێکی ئاواهی بێ وات لێ بکات تەشجیعەکە بەجددی من ئەو زۆر ئیسایم لێ کردووە شتێکی کە بچمەوە سەر بابەتی قودوەکە زۆر یارمەتیە ئەوم هەنیاخان ئەوەیە مامۆستاکانم بێ مجامەلە ئەوانەی بەتایبەت ئەوانەی قورئانەکان بڵێ بۆ نمونە لەلایەنی ئەسنانەوەڵم ئەم دکتۆرە قودوەی منە لەم بابەتەیە بۆ من لەلایەنی دینیەکەەوە ئەڵێم
يعني نەک هەر لایەنی دینی و ئەسنانەکە بۆ نمونە لە لایەنی شێوازی قسەکردن بۆ نمونە بڵێم دکتۆر طارق سویدان شێوازی قسەکردنی جیمانی جستەی ئەوەی چەند پوینتێکی تیان نووسی یعنی ئەو نیە بڵێ یەک کەس بێ طبعا پێشەنگی هەر هەمومان ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو گومانیتیانەیە یعنی بەجددی من بعضی جارێ بیر لێکەمەوە ڕەنگی سۆزم بۆ حەز لێ لە بەرێ یەکێک لە پوینتەکان ئەوەیە کە ئەو زۆری حەز لێ بوو ئەوە هیچ ئەوە خاڵی یەکەمە بەڵام واقعیتر بین لە ژیانی ڕۆژانەمانە مامۆستاکانم و ئەوەی لە هەر لایەنێکەوە کە ئێمە تیایین و ئەمانەیە تیای باشبین بۆ نمونە لایەنی عایلەیەکەش باسکەم دیقەتم ماوە خاڵۆزایەکەم یان بوو نەپورسایەکەم زۆر گرنگی ئەیە بە چێشتکردن بۆی خزمەتی خوشک و براکانیەکە بەوەی جلی مڕەتەبە بەوەی قسە زۆر مەجلیس خۆشگەرمەکە یعنی لە هەر لایەنێکەوە کەسێک هەیە تۆ بتوانین بکەی بە قودوەی خۆت و چاوی لێ بکەیت ئەو نیە بڵێ یەک کەس بێ بەڵام ئیترۆیە کەسیشمان پەرفێکت و کامل نین ئەوەیە بەردەوام هەوڵی باشتر بوون دەین ئەو زۆر مهمە هەر قسەیەکی دکتۆر طارق سویدان هەیە ئەڵێ پێنجت هەیە بێ لە خۆتا بیگۆڕی ئەگەر بتوێ ها گۆڕانکاری لە خۆتا بکەیت دوو شتیان باسەکە زۆر ینی هەستەکەم پەیوەندی بە بەرنامەکەی ئێمەوە هەیە یەکەمیان ئەڵێ قودوەکانت بگۆڕە کەسێکیکەیتە پێشەنگی خۆت کێم ئێمە ئێستا لەم ڕۆژە کێ پێشەنگمانە جاروێ موبایلەکەمانە کەسایەتێکە کە هیچ نییە یعنی کەوتونێتە بەر ئەو تەوژمی پوچگەراییە ئەو پێشەنگمانە کەواتە ئەمە بێ پێشەنگەکانمان بگۆڕین یەکێکی تر لە خاڵەکان بڵێ گرنگ احتیماماتەکانت گرنگی پێدانەکان تۆ گرنگی بەچی لە ژیانی ڕۆژانەدا ڕۆژانە بەچی خۆ خەریکەکەی ئێ بێگومان ئەمە کاریگەری لەسەر خۆی ژیانی تۆ هەیە ئەمان هەمووی بەڕاستیانی کۆمەڵێک بابەتی گرنگ بوون کە ئێمە پێویستە لە خۆمانە ها دووبارە بنیادی بینەوە جا هەر لە بابەتی گۆڕانکاریە یان خۆ پێگەیاندنە 4 خاڵ هەیە من خۆم سوودم لێ بینیوە دنیام ئینشاڵڵا زۆرێکیش ئەتوانن سوودی لێ بینن کاتێتەوە خۆت پێبگەێنی مانای ئەوە نییە کە تۆ نەگەشتی بە هیچ جاروایە تۆ بۆ شەهادەیەکت هەیە بەس ئایا ئەم شەهادەیە لەکی وایە ئەوەستێ یعنیان ئاستی زمانەوانی لە شوێنێکە بەڵامەتەوە زیاتر پەرەی پێبێ یەکەم جار ئەبێت تۆ بزانی کێشەکەت لە چیایە ئەتێ لە چیا خۆت پێبگەێنی کاتێک ئەمە زانی هەوڵی بۆ ئەی کە زانیت ئەسە بۆ نمونە من ئەڵم قسەکەرێکی باشە بەڵام تۆ وەکو ئاوێنەیەکی من وای هیچ پێمەڵێڵی نە قسەکەرێکی باشنی ئەو کاتە کە من زانیم خەلەلم لەکوێیە ئەتوانم باشتر بەخۆم بم دوم خاڵیان ئەوەیە کە ئەوەم زانی ئەبێ اعترافکەم بۆی کە ئەم کێشەم هەیە من هەتا ئێوارە پێم بڵێن وایت وڵا لە من قبوڵی نەکەی کەس ناتوانێت بگۆڕێ باشتر نییە قسە بکات کەواتە بێ اعترافکەم بۆ ئێوەم هەیە سێهم خاڵیان ئەوەیە چییە ئەبێ بڕیار بم وڵام من هەر لە جێ خۆمە هاجارێ قەنەعەتەکەی بۆی کە هەڵەکەش هەیە بەس هیچ بڕیار نایی بووی تۆ گۆڕانکاری بکەی لە ژیانتە چوارم خاڵیشەوەی دووبارەی بکەمەوە من بەجارێک گەم على ئەساس ئەمە گۆڕانکاری لە خۆما بکەم بڕیارم ماوە یەک جار قساکەم وڵا دەوروبەرەکەم قسەکانە جوانە بوو بە حیاتی قسە نەکەیتەوە بۆ ئەبم بە قسەکەرێکی باشە بێگومان یەکەم جار و دووەم جار هەڵاکەم بەڵام کە بوو بە سێم جار و چوارم جار بێگومان من کەسێکی جیاوازم یەکەم کەسکە بیستومە ئەم شتە لە خۆما بگۆڕم ئیتر نازانم ئێوە بۆ چونتان چێ سەبار بخۆ پێگەیاندنەوەوارە ئەوەی کە باست کرد یەکەم جار و دوم جار جای وایە ناگەین شتەکە جای بە هەزارم جاریش ناگەین ئەوانەی کە شتێکیان کردو لەم دنیاە ئەگەر گوێیان لێ بگری ئەڵێ من فلان هەوڵم کە سەرکەوتوو بووم دیا هەموو عالەمەی ناسێ 1000 جار پێشەوە 1000 شتی ترم کردووە اینجا گەشتم بەما بە دڵنیایەوە یعنی سەرکەوت نەکبینی بەڵام ئەو بە چەند مەرحەلەیە ڕۆشتووە بە چەندەها کەوتنا ڕۆشتووە ئەڵێ ئەگەر ئەدیسۆن کە تۆڵی دروست کرد خۆی بۆ بە قسە ینی ئەسڵەکە چۆنە نازانم بزڵێت چەندەها جار نەیتوانی دروستی تا لە ئاخر جارە دروستی کرد بە دڵنیایەوە هەیە یعنی بێ ئینسان هەر هەوڵ بە ینی ئێمە مشکێکی پەرفێکشنستمان نەبێ هەوڵ نین لە مشکی خۆمانە بڵین ئەبێ ئیلا من بە یەکەم جار بە دێن جار بە سێم جاریش ینی شتەکەم پێرفێکت لە مشکی خۆمانە دەرکەین چوەگەمانە پێرفێکت بین بە شتێکەوە ئەو لە شتێکە ئەوەستین و هەر هەوڵ بۆین هەر هەوڵ بۆین هەر ئەو بۆین قەت ناوی بە پێرفێکت چونکە لە دنیاە قانونی دنیا وایە دایما کەسێک هەیە لە تۆ باشتر بێ لە شتێکە نابێ ینی لەو خەیاڵە بەرزایە بین کە ئەبیلا ئەبێ من لە هەموو کەسێ باشتر بم دکتۆر هۆکارگەی بڕوا بکە سوشال میدیا یعنی سوشال میدیاوای کردووەوە ئەزانین خەڵک ئیتر لە لوتکەی باڵابوون و نمونەداریە ئیتر تۆ زۆر دواکەوتی بەڵام بڕوا بکە ینی ئەوەی کە تۆ پەخشێکی لە سوشال میدیا ئەو دەرەچێت ئەو دەرناچێت کە تۆ لە ژیانی واقع هەتە چەندێکمان ینی واقعی خۆمان شانی کاتە لەسەر ئەوە من ئەو پێوەرەدا بنێم کە خۆم بگۆڕم زۆر قورسانی بڵم وڵای فرۆک و ئەوم لەبێ بە ڕۆژێک دووڕۆ شیمە لە لەبێ هەڵەیە یەک فەرمانتۆریان
یەک پوین لەسەر ئەوەی دکتۆرەوتی یعنی لە کاتی هەوڵانەکانە شتێک زۆر مهمە ئەکیدم هەمومان ئەگەر بە ئێستا شۆن بۆ من جامیعەم تاوا کردو دکتۆرەتەواوی کردو ئێوە شەروەها هەموو دقەیەک ینی شتێکێتە پێشەوە چاڵنجێکی تازە بێ بۆمان و بۆمە بە مەرحەلی ئیمتیحان و بێتاقەتێکی کاتی ئیمتیحانا بڕۆین لە کاتی ئەو هەوڵانەیانە کە ئێمە بەو سەرکەوتنیان تێپەڕین شتێک زۆر مهمە ئەوەی چێژ لەوەش ببینین کە هەوڵی بۆ یعنی چەند شکستە هێنی ئێستا بۆ من هەر قسەکەی ئەدیسۆن ئەڵێ بۆ نمونە من بڵێ 1000 جار بۆ من لەوانی گاڵتەی پێکرابێ بڵێ تۆ 1000 جار بڕێتە اینجا جارێک بەدەستێناوە جا ئەوە چییە؟ یعنی بەس ئەو قسەیەکی زۆر جوانەکاڵێ بۆ نمونە من 1000 ڕێگە ئەزانم کە فەشل بە محاولەکە ینی فشل فی المحاولە ینی ئەوە ئەکات کە سەرکەوتو نابێ من ڕێگە ڕاستەکە ئازانم ینی لەوانەیە بۆ من کەسێک کە تاقی بکاتەوە بە 1000 تێپەڕێک ئەم 1000ەکەی تێپەڕانەوە ئەو ئەکسپریەنسی هەڵگرتەوە بۆ خۆی بۆ ئەو پوینتە زۆر مهمە بۆ زۆر ئەوم بیستووە لە کاتی ئیمتحاناتی پۆلی 6 شەوەکە کە سترێسێکی زۆرت لەسرە من خۆم بەو شاتێپەڕێم زۆر کەسیش لێم بیستون خۆشترین مەرحەلەکانی ژیانم بۆ من بەجددی لەو لایەنەوە ناکە سترێسم هەبوو بەڵێ ئەو هەمان بووە بەس لەو لایەنەوەی کە هەستێکی زۆر نزیکی لەخوا هەستێکی شتەکە بەس لای خۆیە ئەو نەبێت تەرتیب نابێ بۆت تۆ هەڵی خۆتی وتریاوە ئەو زۆر مهمە ینی بەس ئەوەی هەوڵی خۆشت بێ ئێماریکانێکی بۆی ئەو پوینتی زۆر مهمە ینی لە مەرحەلەکانی شەکە تۆ شکستێنی تاگێ بە سەرکەوتن تۆ بەس بە سەرکەوتنەکەنا من بەجددی لە کاتی ڕێگەکەی یا زیاتر چێژی لێبینم تا سەرکەوتنەکە جا ئێمە گفتووەکانمان بەردەوام ئەکەین بەڵام ناوبڕە گەورەگرین دات بەردەوام دوای ناوبڕ بەردەوام عزیزان دووبارە گەڕینەوە لاتان درێژە بە گفتوگۆکانمانین خۆی گەورە کاتێک محاسبەی ئینسانەکانەکە لەو دنیا محاسبەیانەکە یان لێپرسینەوەیان لێکا لەسەر کردەوەکانی خۆیان ناڵێت دایکت بۆ وای کردیان باوکت بۆی وا کرد زۆر جار ئێمەی گەنج بە گشتی ینی هەر لە هەر تەمەنێک کابینیان بەگشتی مرۆڤ ئەومان هەیە زۆر بەهانە ئەهێنینەوە بۆ خۆمان ئەگەر وا بواە خۆی گەورە لەسەر دەوروبەر ئەها محاسبەیە کردین کەواتە خۆی گەورە ئیرادێکی یاوە بە ئینسان کەوا لە ئێمە بکە ئێمە خۆمان پێ بگەێنین خۆمان بەرپرسیار بین لەو شتانی کە لە ژیانمانە ئەنجامی ئێن لەسەر خۆ پێگەیاندن قسە زۆرە مەرجنیە ئەو ڕێگەی بۆ من ڕاستە بۆ بەڕێستان ڕاست بێ و بێگومان ئەوەی ئێوە گرنگە ئەوەی منیش ڕەنگە گرنگ بێ بۆ خۆم بۆ ژیانی خۆم گونجاو بێ لەسەر خۆ پێگەیاندن چیترتان هەیە دکتۆرە حەزەکەم ئێوە لەسەر خۆ پێگەاندنەکە بەجددی شتێک زۆر مهمە بەلای منەوە ئەوەی هەموو شتێک ئەچێتەوە سەر ئەوە ڕەزامەندی خۆی پەروەردگار یعنی من دایم بیر لەوە ئەکەمەوە بەعزە جارێک بۆنە تەبیعەتێک ناخۆش بە لەگەڵ تا لە شوێنێکا بۆ منە تەبیعەتێک لەگەڵ تەبیعەتی تویان ناگونجێ کە بیرەکەیتەوە لە غایی ئەوەی کە بۆچی بۆ نمونە لێرەی زۆر جار ئەو وتووە بۆ نمونە من ئەچم بۆ سنتەر قورئان خوێنم بۆ نمونە تەلەبەم هەیە یعنی شتێک نەبێ بێ بە ڕۆتین لەلام هەموو جارێک نیەتی خۆم بێنمەوە پێشای خۆم اینجا ئەو دافعەیەکەوەم لێکە خۆ بێگەیانتەکەم بەردەوام بێ و شتێکی کە بەلامەوە مهمە ئەوەی ئێستا ڕەنگە زۆر شت هەبێ بۆ تۆ نەڕەخسێ بۆ خۆ پێگەیاندنەکە بۆ نمونە ئێمە وەکو کچانە بیرکەینەوە یەک لە پۆینتەکان کە زۆر بەجددی پێت ئەگەێنێ ئەوەیە سەفەرە سەفەرکی بۆ عیلم سەفەرکی بۆ بینینی کولتوری جیاز ینی ئەو شتانە بتەوێنێتەوە ئێمەش وەکو کچ ناتوانین بە تەنها سەفەرکەین چ لە لایەنی عیلەی و کللتوری با بڵین چ لە لایەنی دینیەکەش ئەنێ بە کەسێک لەگەڵ دێ ئەحرەم بێ با بڵین لەو لایەنەوە ئەکرێ بۆ نمونە ئەم پۆینتە لە مشکمادانم بەس ئێستا تەطبیقی نەکەم کاتێک بۆ نمونە کەی بۆم گونجا لەگەڵ براکەم سەفەرێک بکەم بۆ عومرەیەک یان سەفەرێک بکەم بۆ کورسێک کە پێکەوە بەشداریەکەین یعنی کۆمەڵێک شت هەیە ئەکرێت لەو دقەیە ئیسفایەت پێ نەگەێنێ بەس تۆ لە مێشکی خۆتا بیاڵیتەوە بۆ دواتر من بیرمە مەرحەلە دوو بووم لەگەڵ دکتۆرەیەک ئەچوم بۆ فێربوون لەلای وتی باسی زمانمانە کرد وتم ئەلحەمدولیلا ینی عەرەبێکە تۆزێک تێگەم و ئینگلیزیەکەم باشە و ئەو کاتە عەرەبیەکەم هیچ باشیش نەبوو ینی هەر ببوونێەوە ئەستا ئەلحەمدولیلا باشتر بووە بەسی بۆچی خۆت فێری تورکی ناکەی ئیتر ئەو چۆن مێشکمەوە ینی بیرمە 2 ساڵ 3 ساڵ ئەوم هەر لە مێشکا بوو کە دکتۆرەوەی پێوتم ئەبێ خۆم فێرکەم تا مدەیەک دوای ئەوە ئەم مدەی ئەخیر تقریبی 2 ساڵێکە بێ فیلمی ئەرتوغرول هەبوو زۆر باو بۆ ئەو مدە سێرم کردەوە یعنی بەجددی ئەوە بەیسێک بووبووم ئیتر لەوە وردە فێر بووم یعنی شتێک زۆر مهمە ئەوەی لەو دقەیە ئەکرێ مایندسێتەکەت بۆ دروست بێ فکرەکەت بۆ دروست بێ بەس دوای ئیشی لەسەرکەی چکە مەرجنی هەموو شتێک لە ئێستا بۆ تۆ ترتیب بێ یەکسەر پێ بگەی
چ لایەنی مادی بێت چ لە لایەنی سەفەرەکە بێت چ لە لایەنی ئامادەیی جستەی خۆت بێت یعنی من بیرمان لە مەرحەلە یەک بووم مۆسیقی قورئانەکەم بەعزە شتێکی پێوتم قەت یعنی تەسەووری ئەوم ناکرد من وام لێ بێ حتا لە لایەنی جلوبەرگەوە کە ئەویش یعنی یەکێکە لەو پرۆسانەی کە بەجددی پێ ئەگەی جلوبەرگم ئاواهی بوو دوایی بە مەرحەلەیە گەشتۆتە ئێستا بۆ نمونە کە پێوتم مشکم تەقبولی ناکرد شتەکە ئاوا بێ من وا جل درێژکەمەوە من وا بکەم بەس یعنی کە خۆت وردە بە پرۆسەکانە تێپەڕی بە خیبرەکانی ژیانی خۆتا تێپەڕی زۆر باشترە بێت بۆیە پەلە نەکردن و ئەوەی مایندسێتەکەت بۆ دروست بێ اینجا وردە ئیشی لەسەر بکەی قسێکی جوانی کرد ئەڵێ هەنە جار ئینسان پلاندانێ و گرنگە پلانی شێوێ بەس جار وایە پلانی خۆش هەیە کە ئەو کاتت بۆ دانێت کە بۆ تۆ گونجاوە لە هەر بابەتێکا کە لەسەر قسەی تۆ ئەڵێ قسەیەکی زۆر جوانە نازانین داهاتوو چی بۆ هەڵگرتی بەڵام زانی ئەوەی کە بۆی هەڵگرتی خوای گەورەیە بەجددی یعنی بۆ هەموو شتێک ئینسان پێش بەخوای گەورە بەستێت بە باشترین ڕێگەکانە ئەڕۆ جێوێ زۆر شتێ لە مەشکانە ئەمانەی بیکەین ئەمانە بەدەستی بێنین بەڵام بەدەستی ناهێنین جێ بەدەستێن جێ بەدەست ناهێنین یعنی ئەم لای خوای گەورەیە هەوڵی خۆتی بۆ ئەی بەس هەوڵەکە لای توێ بەڵام لە ئەنجامەکە ئەخیرا ئەوەیان جوانترینە کە خوای گەورە بۆی هەڵبژاردووی اینجا هە لەسەر قسەی دکتۆرە وتی کە جل و ڕێک باشکردنی جل و ئەمانە الحەق دەوروبەر زۆر شەتە لەسەر جلوبەرێک ئەو کۆوتی مامۆستاکەم پێوتم ئەو جلت ئاوالەکە تۆ جا مامۆستاکەشت پێ ئەڵێ بەڵام چونکە لە هەنە قۆناغا هێشتا هەرزین هێشتا حەزی دنیایی بەجددی بمان و نەمانە حەزی دنیایی ئینسان زۆر ڕائکێشە ناتوانین بەڵام ڕفیقەکانم ئەبینیت لە سەرەتاقان من بیمە پۆلیکی سەرەتایی بووم لە گەڕەکەکەمانە هەموو مناڵەکان لە چکیانەکە ئەچنەوە بۆ مەکتەب من قاچم ما بە عەرزاوتم ئیلا و بیللا من لە چکنەکەم ناڕەوە مەکتەب تێکیشم ئەوێ جارە ڕۆڵە مناڵی چم ساڵێکی تر بیکە بۆ یعنی ئەم حەزەیە سەیەکین ناوە بەتەواتی بیگەی تۆزە گەورەتر بۆی بیکە قیچێکە و کاتە لەسەرمان نەبووە لە چکردن بۆ تەمەنەیە متومە ئیلا بیللا یان لە چکەم ناڕەوەتەوە لە چکەکەم کرد ئەو ساڵە کردم ساڵی دوایەوە چوومە مەکتەبێکی تر لەگەڵ ئەو جەماعەتانەوە نابوو چەند جیاوازی هەیە بەڵێ یعنی دەوروبەر زۆر شەتە بۆ ئینسان الحمدلله يعني اسم قۆناغێکی گەورەتری نابێت بۆ ئەقڵە مناڵی ئیشکی لە ژیانە بەڵام هەر دەوروبەر زۆر گرنگە بۆ ئینسان جایوایە شلە بیتەوە جایوە تۆزە توڵ نەبیتەوانێ ئەوە دکتۆرە ئێسێمە لە قۆناغەکەین یان لە هەموو قۆناغەکانیشە ئەتوانین خۆمان دەوروبەرەکەمان تا ڕادێک هەڵبژێرین ئەوش زۆر گرنگە لە توانین بکەین لا دەوروبەرمان ئەسە بۆ من ئەگەر تۆ لەناو کۆمەڵی کەسدا بێت و کۆمەڵی ڕفیقت هەبێت بزانی کە بەلایەنێکی خراپدا دەیبن عنی کێشە نابێت تۆ ئەگەر لایەن دوور بکەویتەوە بچی بەلایەنێکی باشدا بگومان لە چواردەوری هەموماندا لایەنی خراپ و لایەنی باشیشە بەتایبەت بۆ خانمان لە سادا زۆر گرنگەکە بزانن کێ ئەکەن بە پێشەنگی خۆیان یاخود لە چ بابەتێکدا خۆیان بەرەو پێشەوە بن خۆیان پێگەێنن لەوانەیە لە ئێستادا زۆر قورس بێت ئەگەر خانمێک بێوێت خۆی پێ بگەێنێت یەکێک لە سۆشیال میدیایە هەڵبژێرت بۆ خۆی بڵێ ئەمە لەم بابەتەیە چاوی لێ ئەەکەم خۆم پێگەێنم بگومان ئێستا زۆر خانممان هەیە لە زۆر بابەتە قساکەن لەوانەیە شارەزاییان نەبێت لەوانەیە خۆپەگەیاندنێکی وەشیان نەبێت لەو بابەتانەیە بەڵام گرنگە کە ئێمە خانمان بزانین لە چ بابەتێکدا خۆمان پێ ئەگەین و چ بابەتێک پێشەنگە لە بابەتەکانی دیکە کە خۆمانیان تا پێ بگەێنی بس بالضبط الحق سپاس بخوا ئێستا کۆمەڵی خانم ئەبینم هاتونە دە سۆشیال میدیاوە کەسانی نمونەی جوانیشمان هەیە بڵێن جوانیشمان هەیە ماشەڵڵاتان لێبێ ئێمە دایم بڵێن لە کێ قەدوەمان بێت کێ هەوڵ بە یعنی هەوڵ بین لێ و پێش بکەین بەس هەنە جارەکەی خۆشمان بین بە قەدوە بۆ دەوروبەرەکەمان بەجددی هەنە جار چیکی گەنجی جوانێتە سنتەرێک جایوە بمە مامۆستایی یان جایوە ڕەفیقێکی خۆتە چەنەهاش ینی شت هەبۆ من لە ڕەفیقانم وەرگرتووە تیاشانە لە چ کەسەریش نییە بەڵام ئەزانم کۆمەڵک سیفەتی جوانی تایە یعنی بزەوەی لە چەکەی نەکردووە ینی پڕ بەدڵ حەزەکەم من زۆبی کاتەکان لەگەڵ ئینسانابم چونکە کۆمەڵک سیفەتی جوانی تایە ئینسانیە سیفەتی ئینسانێکی مسلمانە بەڵام ئەوەی لە چەکەی نەکردووە خۆشی الحەمدوللا مسلمانە لەم چەند ڕۆژای گوێم لە پۆدکاستێک کرد مامۆستایەکی بەڕێز دەیوت باوکم کە گەنج بووم پێی وتم ڕۆڵ تۆ بەس دوو هەڵبژاردەت هەیە لە ژیانە یانە بێ مسلمان بی یانە بێ ئینسان بی ئەگەر ئینسان بووی باشە مسلمانە بووی شتێکە ینی تۆ خۆت و خوای خۆتە بەڵام کە مسلمان بووی هەم مسلمانی هەم ئینسانیشی
يعني فكراوي هردوشانا شارێکی مەحوی هەیە ئەڵێ لە بینی نور و زوڵمەتە ئامەشە و سەر ناگرێ مەحویانی یانەوە تا بێ پێک لە زوڵمەتە ئەبیانە بێ پێک لە ڕووناکییا بێ ترەوە اختیاری مسلمانە لەسەر قسەی بەڕێز بدونایەوە يعني زۆر زۆر مهمە و قسە ئینسان خۆی هەوڵ باش تێ بۆ خۆی هەڵبژێرێت ئیتر جایوان ناڵم خاوە بیتەوانێت تۆ دەش لە بیت و جایوە تۆسی باشترە بیت بەرەو سەرەوەچیت بەج دین وایە ینی ئاین وایە بڵێ ئینسانە زیاد و کەمەکە بەڵام هەوڵ بین زۆربەی کات ینی کۆمەڵک شت بۆ خۆمان دروستکەین هەم لە دەرسایە هەم لە کۆرسێکە هەم لە دەوروبەرەکەتە ڕافیقەکەتە خوێندنەوەی کتێبێکە گوێکردن لە پۆدکاستێکە بەرەو باشترمان بەرێت چونکە بمانەوەی نەمانەوێ ڕاستە ڕێگەی خراپە زۆر زۆر بۆ زۆر ئاسان بووە بەڵام ڕێگەی باشەش زۆر زۆر ئاسان بووە الحەمدولله ینی ئێستا من دمەوێت لە مۆبایلی خۆمەوە هەرچیەکەم لێ دەست نەکەوێت هەڵبژارەکە ئێستا کەوتۆ سەر خۆمان دیارەکەین بڕۆکانیەوە مەسەلەکە سەبارەت بە پاراستنی کەسایەتی ئافرەتی مسلمان لەم ڕۆژەیە کە وەکو باسمان کردیانی ها لە خراپەکە زیاتر زەق کراوەتەوە ناڵێن ینی لایەنە باشەکە نییە بەڵام زیاتر لایەنە خراپەکە زەق کراوەتەوە چۆنێمی ئافرەتی مسلمان یان ئافرەتێک کە هەم لە خێزانەکە هەم لە کارەکەیە هەم لە هەر شوێنێکە هەبێ پێگی خۆی ئەنوێنێ و کەساتی خۆی پاراستەوە هەم لە ڕۆدینەکە هەم لە ڕۆکۆمەڵایەتی و ئینسانیەکەیەوە جاهۆنیا زۆر جار کەسێکی زۆر بە جوانی دەرکەوتووە کەساتی خۆی زۆر جوان پاراستە بەڵام دەبینی چواردۆر هەر نوقتەیەکی لێ ئەدۆزنەوە هەر ڕخنێکی لێ ئەگرن یعنی ئەمە ناکرێت ببێتە هۆی کە کەسەکە ساف بکاتەوە بڕۆکە ینی دوایش دەرەکەوێکەوانی ئەگەر کەسەکە خۆی ئەسڵ بێ ها کەسەکە خۆی ئەوەی تیانە بەس ئەها چواردەور هەر ئەیانێ بە زۆر لایەنێکی خراپی تیا دەربکەن بە زۆر شتێکی تیا دروست بکەن گەڕێک سەر ئەوەی ژینگەکە زۆر زۆر دەورە بینێ تقریبا پێگەیاندنی کەسایەتی با بڵین لە تەمەنی هەرزەکاری حتا ئەگەر مناڵیش نەبێت چکە مناڵەکە بەجری تۆ ئاگەر لە خۆت نییە وەکو من لە تاپۆلینەوە لە گەڕەکاری بەجری ئاگەر لە خۆت نییە ئەوەی بیرە لەیەکی تۆ بەس مۆرانە لە تەمەنی هەرزەکاریەوە تقریبا زۆر زۆر دەست پێەکە ئەوەی کێکی بە هاوڕێت ئەمەش پوینتێکەیە کچێک لەو تەمەنەیە بیر لەوە بکاتەوە کە کێکا بە هاوڕێی ئەمە خۆی لە خۆیان دروستبوونی کەسایەتیەتی کە هەر لە ئێستا بیری کردوتەوە لۆی کێکا بە هاوڕێی چکە بەجددی هاوڕێ ینی المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل يعني تۆ لەسەر دینی هاوڕێکەتی کێکی بە هاوڕێت بەجددی ئەگەر شکڵی ئەو نەگری خوی ئەوە گریت بە تاعاتی بۆی ئەمەیان زۆر زۆر مهمە یعنی کێکی بە هاوڕێت کێکی بە هاوسەفەرە لە هەر شتێکا کە ئەیکەی چی خوێندنە چ دەورەیەکە کە ئەڕۆی یان مناسبەیەکە شتێکە زۆر زۆر مهمە لەو لایەنەوە کە کێکی بە هاوڕێت و مجموعەیەک شتیکە هەیە کە بۆ نمونە تۆ ئەچیتە کۆرسێک یان بۆ نمونە کچێک کە تازە لە پۆلی 12 تەواو بووە ئەچێتە جامیعە ژینگێکی زۆر زۆر جیاوازە بۆ نمونە لە جامیعەی سلێمانی بەیان هەر جامیعەیەکە کۆمەڵێک کەسایەتی زۆر زۆر جیاوازی هەیە لە شارەکانەوە بۆی هاتووە تۆ ناکرێ کەسێکی باشت بینی یان ئەکرێ بۆ نمونە کەسی بەدڵی تۆ تیانە بێ لەو کاتەیە ناکرێت بچی ئەوانە بکەیت بە هاوڕێت کە تۆ میعیارەکانی ئەوانە بەلاوە مهم نیە ینی پێوەرە بنەماکانی ئەوان لە لای تۆ بنەمانیە کە ببێت لەو کاتەیە بەجددی بنەماکانی خۆت بەسەر و هەموویەوە بزانی بۆ نمونە مهم ینی شتێکی زۆر زۆر بەسیط تۆ تازە چیتە جامیعە وەکو کچەکانی کە هەمووی ئەو کوڕەکە بانگەکە ئەو کچەکە بانگەکە یان ناو ناتۆرە نان لە یەکتری ئەمە بەجددی من بەلامەوە شتێکی زۆر زۆر ناشین بوو لە مەرحەلەیەک بیرمە بەجار وایە کە مەکتەبێکی کچانە چیتە قۆناغێکی تریان مەکتەبێکی تازە بەڵام شتر وایە بالضبط ینی لە بیدایەتەکانە بەتایبەت زۆر زۆر قورسە ئەوەی دەوروبەرەکە بینی کە وەکو تۆ تعامل ناکەن تۆ لەسەر بنەمای خۆت بمێنیتەوە شتێکی زۆر زۆر بەسیط ئەوەی هاوڕەکانت بنەوەی خۆی بانکی ئەگەر تۆ ڕێزەکەت زۆر زۆر زیاتر هەر کاکەکە بمێنێ لە بۆ کوڕەکان یان بۆ کچەکان خانەکە بمێنێ یعنی ئەچیتە هەر شوێنێک ئەگەر بنەمای ئەوانت بەدڵ بوو ئۆکەی لەگەڵی بڕۆ بەس ئەگەر بنەمای ئەوانە بەدڵ نەبوو بنەماکانی خۆت زاڵ بکە بەسەریا قەیچێکە با تۆ جیاوازبی بەڵام بەڕێزی دوورکەوتنەوە جاری وایە بە فکرە هەر بەوەی کە خەیاڵت لایەن دەبێت بڕوا بکە دوورکەوتنەوەیە بەخۆی جاری وایە مەجبوری لە قۆناغا بمێنیتەوە لە زانکۆیە بەردەوام بی مەجبوری بالضبط بەڵام کە تۆ بیرت بەلای ئەو ئیتیانها کە لە ڕووی فکرەوە خۆت لێ دوورخستنەوە بڕاکە وەکو وایە دوورکەوت بیتەوە هەر بەمەوداش شتێکی کەش فەرمووتەریان شتێکی کەش زۆر زۆر من بەجددی من لەلایانی خۆمەوە قسە بکەم خوێندنەوە زۆر زۆر یارمەتیاوم ئیتر لە هەموو لایەنێکەوە لەلایانی گەشە پێدانی مرۆیی لەلایانی بەعزێک ڕۆمان هەیە کە پێت ئەگەیەنێ بەعزێ کۆڵە چیرۆکت پیشان ئەیە کە تۆ ئەم بەم شتەیە تێپەڕیەوە تۆش عیبرەی لێ وەرەگریتەوە بۆ شتەیە تێ ناپەڕین
قصة بێت یان ئەڵێ ئەگەر بۆ نمونە تۆ هەموو بتەوە 1000 ساڵ بژیت بە هەمان شتەکانی ئەو کەسانەیە دووبارە بیتەوە ئەمە سەرکەوتن نییە خۆش لەوایە تۆ ڕۆمانێک کەسێک بە 100 ساڵ خبرەی خۆی 100 ساڵێکی نووسیوە لەم کتێبەیە تۆ بچی بە چەند ڕۆژێکی کەم خبرەکەی ئەو وەرگری بۆی خوێندنەوە لە هەموو بوارەکانەوە بەجددی من زۆر یارمەتیەوەم لەو لایەنەوە یعنی خوێندنەوە هاوڕێ مامۆستاکانت بنەماکانی خۆت کە بۆ خۆتت داناوە با بڵین لەگەڵ ئەمانەیە بی ئەنج ئەتوانی کەسایەتی خۆت بپارێزی وەکو کچێک جگە لەوەش دکتۆرە باسی کرد ئینسان کەسایەتی خۆی لە شوێنەکانە بەجددی خۆی دیاری ئەەکە منەگە چوومە شوێنێکەوە پێکەنینەوە هەموو داقای پێکەنین قیچێک ئینسانی مسلمانە بەزە لە خانە سلی بێ بەڵام هەموو داقەیە پێکەنین و دەنگ بەرزکردنەوە زۆر لە حەدی خۆی دەرچوون ئەمانەیانی بەجددی ئینسان تۆزێک کیشی کەم ئەکاتەوانێ ئینسان خۆی کە چۆ شوێنێکەوە جای وای هەن ئینسان قاچای بە عەرزەکە یەک کەس ناتوانێت بەرامبەر قسەکە بۆچی بڕی خۆی ڕێزی خۆی لەو شوێنەیە سابت کردووە بەدەست خۆتە بوو ناکە ئینسان لەگەڵ هەموو کەسێکە قسە بکە ئەبێت بزانین لەگەڵ کیا قسە ئەکەیت و چۆن قسە ئەکەیت چ قسێکی شەکەی بەجددی من یعنی زۆر جار دایکم وەڵێ خاڵت لەگەڵ هەر کەسێکە قسە ئەکە هەر لەگەڵ هەر کەسێکە بە نوعی قسە ئەکە هەر کەسە بە شێوازی خۆی قسەی لەگەڵەکە بەجددی دوو لە ڕووی ئێوە و ئەم مەجلیسە و بینەرانیش هەنێک ئینسان هەیە با نەڵێن بێئەدەب بەڵام لە ڕووی قسەکردنەوە قسەکردنی جوان نییە ناتوانانی ئەتیکێتی نییە ناتوانین هەموو جارێک هەموو قسێکی لەگەڵا بکەی قیچەکەم سەلام عەلەیکم عەلەیکم سەلام چۆنی باشی ئەوەی لەگەڵا ئەکەم نەگەوەی بڵام من دوورەکەمە بەتەواوەتی بەڵام زۆری لەگەڵ ناکەی زۆری لەگەڵا ناکەم ئەم چەند ڕۆژە مامۆستا بشرا دکتۆرە بشرا کە لە سۆشیال میدیا پێم وایە زۆر بەناوبانگە ماشەڵڵای لە ئێستایا شعرێکی شاعیرێک بوو بزڵبت نازان نالی بوو کەەوە بیرم نایە کە باسی ئەڵێ لە شعرەکە ئەڵێ بێئەدەب ئاوی ئەدەبخانەی دێ بەردی تێگری ریشکت بۆ دێت بەجددی قسەی زۆر جوانە خۆی ئەدەبخانە من لە ڕەفیقی کەلاریم هەیە ئەوان ئەڵێن دوو لە ڕووی ئێوە مانای دەبیسیە ینی تۆ ئەگەر کەسێک ئەتیکێت ئەوەی نەبوو پەروەردەی ئەوەی نەبوو کە بە جوانی قسەکە هەموو قسێکی کرد سنووری نەبوو با بڵێن سنووری نەبوو نەبوو هەروشێکی بڵێن سنووری نەبوو لە قسەکردنا ئەگەر تۆ هەوڵ بێ هەموو داقی قسەی لەگەڵاکی قسەی لەگەڵاکی بەرکەوتنێکی هەرتیا ئەبێت جوابێکەکەی تۆ قسەیەکی ترت بۆێتەوانێ ئەی هەنێک شتێ نەکەویتە ناوی ئینسان باشە چکە کەوتی دەناو مەسەلەیەکەوە دوای ناخۆش لێی دەرەچی بۆیە سنوورێ بۆ خۆت دابنێ و تەواو کڵای زۆر ڕوونایە ینی من یەک پرسیارم هەیە دکتۆرە زۆر کەس بە قورسیە بینن یعنی ئەمە بە کچێکی گەنجی باس بکەین بۆچی بە قورسی ئەبینێ بۆی کە کەساتی خۆی پارێزێ ئەمەمانەی سادەی بکەینەوە بەڕای تۆ ئەمە سادەیە لەگەڵ ئەوەی ڕاستە قوربانیدانی ئەوێ بەڵام بۆچی ینی پێمان قورسە لەم ڕۆژێ خۆی ئەزانین چۆنیە لەم ڕۆژەیە خەڵکە بینین هەموو تێکەوە سوشیال میدیا هەیە بەجددی سوشیال میدیا خەیاڵێکی گەورەی بۆ دروستکردنە تێکەڵاوی خەڵکە الحەق سوشیال میدیا تا حدێک دووری خستوونەتەوانە بەڵام ئێمەوە تێگەیشتوین کە ئەبێت هەموو کەسێک ئێمەی بەدڵ بێ هەموو کەسێ بڵێم کچە کچێکی قسە خۆشە کچێکی باشە کۆمنتی نەروێنی نەبێ بەجددی ئێمە نابێت چاوەڕێی من بنەوە نەمە کۆمەڵە کەسێ حەزی پێم نییە بۆچی ڕم بە ڕۆکی خۆشی لەگەڵیان نەبێ ڕەنگە من شتێکم هەبێ ئەو بەدڵی نەبێت هەر خۆی ئینسان وایانی مەرزنی هەموو کەسێک ترها بڵێتەوە بیان تۆ بڵی ئەو بی بە دڵنیاییەوە ناکرێت لەگەڵ هەموو کەسێکا تێکەڵ بین لەگەڵ هەموو کەسێکا بکرێنەوە ئینسان کۆمەڵێکی خۆی هەبێت تێگە هەموو شتەکان پلێ هەیە منەڵام فلان و فلان و فلان پلی یەکەم من بۆ من لەو بازنێکی گەورەترەکەم کۆمەڵێکی تریتێکم بازنێکی گەورەتر کۆمەڵێکی تریتێکم تا ئابێ بە هەموو مرۆڤایەتی من هەر کەسە ببینم ئاسایی سەلامی لێ ئەەکەم ئینسانی وا هەیە هەر نایناسم بەلای ئەڕۆم دانیشتۆ سنەتە بێ من سەلامی لێ بکەم ئەوانە هەیە بەڵام ناکرێت لەگەڵ هەموو کەسێک تێکەڵ بیت و ناشکرێت چاوەڕێی ئەوە بکەیت هەموو کەسێک تۆی بەدڵ بێ هەموو کەسێک بە تۆ بڵە کەسێکی قسە خۆشە هەموو کەسێک بە تۆ بڵە کەسێکی باشە بەس عنی قوربانیانیش ئەبێ بێ بەڕاستیان ئێمە هەنە شتێمانێ ئاسان بەدەست بێ هەنە شتێ وڵڵاهی یانی تۆ لە خۆپێگاندن خۆپێگاندن ئەبێ قوربانیدانی بۆ بکاکە من هەنێ جار کە بۆ منە سەعیم کردووە لە دەورەیەکم هەبووە سەفرێکم کردووانە ڕفیقەکەی من هەبووە هاوتەمەنەکەی خۆم هەبووە خەریکی خۆشی و ڕاپواردن بووە بە نمونە باسیەکەم وڵڵاه من ئەگەر لەو قۆناغای قوربانیم بەخۆم نایە دوای نەمەتوانی خۆشی لە زۆر شت ببینیان بگەم بە ئاستێکی تر بۆ هەموو شتێکە بێ ئینسان شتێکە بە قوربانی سەدەم چەند ڕۆژەیە کورسێک هەبوو تقریبا 2 هەفتەیەکی خاند ئەبوو من لە پێناو کورسەکەیە واز لە 2 هەفتەی داوامی خۆم بێنم واز لە کۆمەڵە کاتی شتی تر بێنم جای وای پارە ئەی بە شتەکە بەجددی ئینسان پارەشەیات و کاتیشی پێ ئەیات و
جیوای دەوروبەرەکەشی دوورەکەوێتەوە لەبەرچی لەبەر ئامانجێک هەموو شتێک لە ژیانەوەیە بۆ شتێک پێ بێ بەشتی بکەی بە قوربانی ینی ئینسان بێ هەموو شتێک بەدەست بێنێ باوەش بۆ هەموو دنیاکە ناتوانێت ئەگەر وا بتێ وا بکەی دەرونی یان مەخاح نابی چونکە تۆ دایم خەیاڵێکی گەورەت هەیە و ئەو خەیاڵە گەورەی کە تۆ هەتە ناتوانێ هەمیشە پێ بگەی بەجددی ئێمە ئینسانین توانین خەریکی کۆمەڵێک شتێ بین ینی ئەوەی کە دەستی بە هەموو شتێ بگا بەس خی گەورە خۆیەتی کاتە تواناکانی مرۆڤ لە هەموو شتێکا سنووردارە پێویستە ئێمەش بۆ ئەوەی سنگینی خۆمان وەکو خانمە بپارێزین هەم لە قسەکردن هەم لە تێکەڵاو بوون هەم لە ڕفیقایەتی هەم لە پەیوەندەکانمان لە خزمان و چواردەوە هەمووی سنووری بۆ دابنێ ئێستا بۆ نمونە من لەگەڵ خزمێکما بۆ لەگەڵ پورزایەکما بینم خۆشە قسە ئەەکەم پێ ئەەکەنم لەگەڵی تراوانیم بێگومان لەوانەیە شتێکە بە سنوورێکم بۆ دانابێت ئەنی مەرج نییە من ئێستا لەگەڵ تویا پێ بکەنم لەگەڵ دکتۆرە لە نیاشە بە هەمان شێوە پێ بکەن نا لەوانەیە سنوورێکی جیاواز هەبێت بۆ ئەو کاتە بۆ ئەوەی کە ئەمە بتوانین خۆمان پارێزی وەکو خانمەی بەتایبەت ئەوانەی کە هەردەکار و تازە پێ ئەگەن پێویست ئەمانیان زۆر بە جوان ڕوون بکرێتەوە زۆر جوان تێبگەێنرێن ئێمە کاتمان نەما دکتۆرە حەزەکەم کۆتا قسەی خۆتان بکەن لە کۆتایی یا پامتان چییە؟ دەستخۆش بە هۆنیاخان تەسەورەکەم کورتکراوی هەموو خاڵەکان بێ کە باسمان کرد زیایەکیش بێ بۆی ئێستا لە نیاخانوتی هیچ شتێک بە ئاسانی بەدەست نایە بە تایبەتی بۆ خانمێک یان کچێکی ئافرەت کە مسلمان بێ کۆمەڵێک بنەمای دینی و عایلەیی هەبێ لەم سەردەمەشا بە تایبەت بێ بە سادەیی پێ ینی بە ئاسانی هەموو شتێکی بێتە بەردەست ئەکید ینی ئەوە هیچ مەجاالیتیانە کە بتوانێت ئەوە بەدەست بێنێت ئەبێ بەردەوام ئاگامان لە ژینگەکەمان بێ ئەگەر ساردبوونەوەش ڕوو بە بەردەوام لەسەر ئەو خاڵە بین کەتیاین چی ئەگەر مدەیەکی کەش تۆن و تۆڵ بینەوە لە شتەکە احتیادی بە بەلامانەوە چکە ئەکید ئەوە هەر ڕوئەیە بەردەوام بەخۆداچوونەوەمان هەبێ بۆ نەفسی خۆمان و چامان لەسەر ئەوە بێنیتمان چۆنە دەوروبەرەکەمان چۆنە ژینگەکەمان یان ئەو ئیشەی کە لەسەری بەردەوامی چۆنیە و شتێکی کەش زیایکەم بۆ خاڵەکان تەوەکل زۆر زۆر مهمە ینی ئەوەی کە تۆ هەر شتێکەکەی بەجددی ئەوەشی کە ئێستا هەوڵی بۆ ئەوی فەزلی خۆیەکە یان دوتی بەم هەوڵدانە ئەگینا ئەکید یارمەتی خوانە بایە تۆ هەر ناگەشتی بە هەوڵدانەکە بۆیە هەموو خاڵەکانێتەوە سەر ئەوەی نیەتێکی باشت هەبێ بتەوێ بەجددی ئەو ئیشە بکەی لە تۆە ئیتر هەر شتێک هەر لایەنێکی ژیانی ئەمە بێ بمانەیە بەرەو پێشی بەرین پێ بگین لەو لایەنەوە ئیشی لەسەر بکەین و بەردەوامی لەسەری دکتۆرە شنیار سێکۆتایی تۆ وڵای قسەی کۆتایی من ئەمە بیکەم بە سێ بەشەوە بەشی یەکەمیان ئەگەمانەوە ئینسان پێ بگا بەجددیانە پەلە بکە آياتكم الله خلق الإنسان من عجل سأريكم آياتي فلا تستعجلون فلا مكان ليش تقال جانا فلا مكان أويك دوميشان دايم با لقل دينا بين لقل قرآن بين بمعنى ونمعنى بيت قرآن زوزوش تلي ورقرين راسه همو كتابك باش يخوف ديبين بلام سرچاوي همو باشا كان قرآن هم بو تدبر كإخواني نوانا ودوما في إصلاحاتك وهم لي أقولي نوانا تشيا دكتور زاكي ناك سيكي الله Quran is a book of science, not a book of science. الله Quran كتابي نشان كان بجدي تو بوينتك آيات لسرشتك اللي هو هنا يعني دروازة كتبوكاتها دروازة كبوجة كبوي اطمئنان بعد قبضت والله كتابي علمنية يعني برو إما وكو علم ناتشين كتابي في علم بخينه وكو قرآن والله مو كشتك نشانك معناته بوي دول ما مطمئن بيو دين ورقرين ليوي أو دوامي شو سامشان با إنسان داب هر قناخي لجيانيا دالك همزك ميمك لكش ناوكيتي أما بشكل لجياني إنسانك بشكل لكساتي أما إيش بجديد معنى دكتورة ما مصطاي هرشتك أما إيش كيتي راست أبد بزانة كدكتورة شون تعاملك ما مصطايك شون تعاملك وشون أجي شون لقل دورو بركة أبد بلام همشتكي إنسانك كنيو أبي إنسان خوي كساتي خوي دروسك و دالو أمي ما نابت دلروي إيوة كإن شاء الله هروانين الله يقصك على لوتي برزله أو دالو ميما معناه برزيني أبو إنسانه تخوي جورش هدايات ما عم بقول السرقة راس معها إن شاء الله سپاسانە کەین ئێمە هیچمان نەما کە لە کوتایبڵە ماشەڵڵا ئێوە قسەی جوانتان کرد ئومێدەکەم پامەکەمان گەیشت بێ هەتا گەنجینێکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ کۆمەڵە گەنجی ترە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد